بله بیسرانی خوشویست لرادیو سلام هر وکو دیاره همو روزانی چهارشنبه بردوامین لخدمتتان لوی که بڵێن پزیشکێکی پسپۆر بانگێژ بکەین و بەشێک لەو پرسیارانەی ئێوە لە ڕێگەی سوشیال میدیا و هەژمارە تەلەفۆنی 1950 415 86 بۆمان دەنێرن جواب بیان بدەین لەلایەن هەروەکو ئاماژەم پێکرد دکتۆرێکی پسپۆر بۆ ئەم هەفتەیە دکتۆرە شرین دلێر پزیشکی نیشتەجێی ئێسکوشکان لە نەخۆشخانەی فریاکاری هەولێر وەڵامی بەشێک لەو پرسیارانە دەداتەوە کە ئێوە بۆ رادیۆ سەلامتان نردووە. دکتۆرە سەرەتا زۆر سپاس بەو دەرفەتەی بەیمەت بەخشیم. دکتۆرە بەو پرسیارە دەست پێ بکەن یەکێک لە هاوڵاتیان دەڵێتن ئەم هەفتەیە یەکێکە لەو هەفتیانەی کە ڕێژەیەکی زۆری حاڵەتی نوێی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کران پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات لەم بارودۆخە و پێویستە هاوڵاتیان چۆن مامەڵە بکەن لەگەڵ لەم بارودۆخە؟ بەڵێ هەر وەک چۆن بەدی دەکرێت لە هەرێمی کوردستان ڕێژەی چوشبوان بە کۆڕۆنا دابەزیوە دواتر بە خێرایی بەرز بووە وەک چۆن بڵێن شەپۆلی دووەمی ڤایرۆسەکە بێت بەس ئینشاڵڵا شەپۆلی دووەم نییە و هۆکارەکە هەر پڕنەبوونی ڤایرۆسەکەیە لە سەرەتاوە و هەبوونی بە شێوەیەکی شارداو لەناو کۆمەڵگە و لەگەڵ نەهێشتنی قەدەغی هاتوچۆ کەم تەرخەمی خەڵک لە جێبەجێکردنی ڕێکاریەکانی خۆپارێزی ڤایرۆسەکە دووبارە بە شێوەیەکی خێرا بڵاوبووە کە لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 86 تویزبووی نوێمان هەیە. بەلەبەرچاوکردنی ڕەوشی ئێستا کوردستان و جیهان بەگشتی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکاری کەم ببێتە بەر بۆ نەهێشتنی تێکەڵابوون و قەڵەپاڵوزی لە شوێنە گشتیەکان گرتبوونەوەی ناپێویست. ئینجا ئەمان لە ڕێگای ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ بێت یان هەر ڕێگایەکی تر بێت. یعنی بەڕای ئێوە پێویستە ینی پێویستە ئێستا ڕێکاریتون بگیرێنە بەر دووبارە؟ بەڵێ بۆی ئاسانتری بێت لە بۆ ڕێژنەی لێکۆڵینەوە لە ڤایرۆسی کۆڤید 19 کە توشبوان و بەرکەوتەکانیان دەستنیشان بکات واروها دەبێت گرنگی بۆش بدرێت کە توێژنەوەی ناخۆ بکرێت بۆ زیاتر شارەزابوون دەربارەی هەڵسوکەوتی ئەم ڤایرۆسە لەناو کۆمەڵگاکەمان. ئینجا بەپێی ئەنجامەکان و ڕێکاری ڕاست بگرێتە بەر لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ وەستاندنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لەناو کۆمەڵگاکەمان. خاڵێکی تریش ئەوەیە کە کەرەنتینکردنی ئەو کەسانەی کە لە وڵاتانی دراوسێ و هەروەها لە ناوەڕاست و باشووری عێراقیشەوە دەگەڕێنەوە بۆ کوردستان و سەبارەت بە هاوڵاتیانیش دەبێت پابندن بە ڕێکاریەکانی خۆپارێزی تاکەکەسی کە بەپێی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە بریتین لە بەکارهێنانی دەستەوانە و دەمام و دوورکەوتنەوە لە قەڵەباڵغی دەبێت ئاگاداری خۆمان بێت کە دەست لە دەم و چاو لوتمان نەدەین لە شوێنە گشتەکان و هەروەها دەستمان بۆ ماوەی 20 کە بشێن پاش دەست لێدان لە هەر شتێک و لە هەمووشی گرنگتر ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت متمانەیان بۆ بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و مەترسیداری ئەم ڤایرۆسە هەبێت پابندن بە ڕێکارەکان تا خۆشەویستانیان لەدەست نەدەن کەم تەرخەمی. دکتۆرە یەکێکی تر لە هاوڵاتیەکان دەڵێتن لەم چند ڕۆژەی دوای لە عێراقیش چەندین هەژماری ژمارەی پێوانەی لە هەبوونی حاڵەتی نوێ لە عێراق تۆمار کران. بەڕای ئێوە بارودۆخی عێراق وەکو وڵاتانی تری لێ دێتن بە تایبەتی ئەو وڵاتانەی کە ڕێژەیەکی زۆری حاڵەت ڕۆژانە تۆمار دەکرێت وەکو ئێرانە تورکیا لە ئەوروپا چەندین وڵات هەیە ئایا عێراقیش وەکو ئەو وڵاتانەی لێ دێتن؟ بەڵێ لەگەڵ پابەندەبوونی خەڵکی عێراق بە ڕێکارە تەندروستیەکان و تێکەڵابوونیان لەگەڵ خەڵکانی وڵاتانی دراوسێ ئەگەری ئەوە هەیە وەکو وڵاتانی تر ڤایرۆسەکە لەناو کۆمەڵگای عێراق بە کوشندەی بڵاو بێتەوە بەڵام ناتوانم بڵێم کە ڤایرۆسەکە لە عێراق وەکو وڵاتەکانی ترە لەبەرەوەی ئێمە تا ئێستا لێکۆڵینەوەی ناوخۆمان نییە لە هەڵسوکەوتی ڤایرۆسەکە بگەین. بۆچی ڕێژەی مردن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا کەمترە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا؟ ئایا هۆکارەکە بۆ کەش و هەوا دەگەڕێتەوە یانی جۆری ڤایرۆسەکە جیاوازە لاوازە یان هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ جیاوازی ڕەچەلەکی مرۆڤەکان کە پێ دەچێت ڕەش و گەنم تێستەکان بەرگری جەستیان زیاتر بێت دیژی ڤایرۆسەکە لە هی زەرد و سپی تێستەکان ئەوە لەبەر ئەوە لە وڵاتان ڕێژەی مردن جیاوازە و هەروەها فاکتەری تەمەن تەمەنی خەڵکی عێراق نزمە لە چاو وڵاتانی تر ئەم ڤایرۆسە زیاتر زیان بۆ کەسانە دەگەێنێ کە لەسەرەوەی 60 ساڵن
كسر تمني ولاتاني روشلاتي ناولاستو أفريقيانزما كالتي لولاتاني أوروبا أمريكا بلدة بما معنى خلقي بيجا زورة بويا معلوماتي كافيني لسر أوي آية عراق شوك ولاتاني تيري بساتيت يانا بس بأكيدي لكم زياتر بلابونوي نخوش يكا جماري مردواني زيادة فات لبر أو بيس حكومة العراق شبكاري تون كبيرة بر بۆ نهێشتنی دروستبوونی قەڵەباڵغی و تێکەڵاوبوونی ناپێویست و سزادانی پابەندەبووەکان و ڕێگیری گرتن هاتنی خەڵکی بێگانە بۆ ناو عێراق ئینجا بە بەردەوامبوونی قەدەبێر هاتوچۆگەتیان هەر ڕێگایەکی تر. دکتۆرە یەکێکی تر لە هاوڵاتیان دەڵێتن ڕۆژانە ڕێژەیەکی زۆری حاڵەتی نوێ لە جیهان تۆمار دەکرێن و وڵاتان بەردەوامن لە سوکردنی ڕێکارەکان. ئایا ئەمە ئەمانەی ئەوە دەداتن کە جیهان قبولی کردووە لە بەردەوامبوون لە ژیان لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا یاخود ئیتر بەرەو کۆتای هاتنی ئەم ڤایرۆسە دەچین؟ هۆکارەکە بۆ زانی ئابووری تاکە کەسی هەوڵاتیان و ئابووری ئەم وڵاتانە دەگەڕێتەوە وەڕاهاتنی خەڵک لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا و قبولکردنی بەردەوامبوونی ژیان لەگەڵ ئەم ڤایرۆسە و پێزانینی هەوڵاتیان و حکوومەتەکانیان بە بڕنەبوونی ڤایرۆسەکە بەم زوانە لەناتا ئێستاش ڕێژەی توشبوانیان زۆر زۆرە و ڕێژەی مردنیشیان زۆرە سەباحەت کە ڕێژەیەکی زۆرە. بەڵێ یعنی ئیتر ئەوان وەکو بڵێ زیاتر لە بەرلایەنی داراییەکە ئەم بڕیارانە دەردەکەن؟ بەڵێ وا پێدەچێت. بەڵێ دکتۆرە وەکو کۆتاییم پرسیار یەکێکی تر لە هاوڵاتیانی خۆشەویست دەڵێتن هەفتانە بەردەوام ئاگامان لە هەواڵی تایبەت بە چارەسەر و ڤاکسینی تایبەت بەم ڤایرۆسە دەبێتن هەم لە ڕێگای تەلەڤیزیۆنەکان هەم لە ڕێگای سۆشیال مێدیا. ئایا ئەم هەواڵانە تا چەند ڕاستن و زانیاری ئێوە دکتۆرە لەسەر ئەم بابەتە چییە؟ ڕاستە لە ئەمریکا لە وڵاتی نیویۆرک دەنگۆی ئەوە هەیە کە ڤاکسین دوای هاوینی ئەم ساڵ بەدەست بێت و هەروەها زیاتر لە 100 گروپی ریسێرچ لە سەرتاسەری جیهان خەریکی دۆزینەوەی ڤاکسینن بەڵام هەروەک چۆن پێشتریش ئاماژەمان پێداوە کە ڤاکسینی دروستکرا و کە تاقی دەکرێتەوە لەسەر مرۆڤ دەبێت بە 3 قۆناغی تاقیکردنەوەدا بچێت بسەلمێنرێت کە بەکارهێنانی سەلامەتە ئینجا بەردەست دەبێت ئەمەش 12 تا 18 مانگی پێ دەچێت لەبەر ئەوە ئەگەری پیابوونی ڤاکسین لە کۆتایی ئەم ساڵدا بەهێزە بەڵام با هیوا بخوازین کە ئەم ڤایرۆسە ڤاکسین کۆنترۆڵی ئەکات بۆ پرۆسی پازدان میوتیشن بە خێرایی ئەنجام نادات لەبەر ئەوەی ئەو کات کۆنترۆلکردنی زەحمەت دەبێت و ئەگەری بەردەوامبوونی هەبوونی لەناو کۆمەلگاکان ڕادەگەیەنێت. بەڵێ بەڵێ دکتۆرە شیرین دلێر پزیشکی نیشتەجێی ئێسکوشکان لە نەخۆشخانەی فریاکاری هەولێر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش.